ئەمەی دەیبینن پەیکەری بن مستەوفیە بەر لە ساڵی 2014 ئەگەر هەر کەسێکمان سەردانی بازار ڕوو قەڵای هەولێرمان بکردایە لە دوورەوە ئەم پەیکەرەمان لە بەردەم دەرگای قەڵا دەبینی. بەڵام لە ساڵی 2014 لەگەڵ بڕیاری نۆژەنکردنەوەی قەڵای هەولێر ڕێکخراوی یونسکۆ بڕیار دەدات ئەم پەیکەرە لەوێ نەمێنێت. ئەماش بە هۆکاری ئەوەی لە سەرەتای دروستبوونی قەڵادا پەیکەرەکە لەوێدا نەبووە، ئەماش لە یاساکانی یونسکۆدا جێگای نابێتەوە. مبارەک ئەحمەد شەرەفەدین ئەربیلی 856 ساڵ بەر لە ئێستا لە سەر قەڵای هەولێر لەدایک بووە. ئیبن مستەوفی لە سەردەمی سوڵتان مزەفەردا وەزیر بووە. ئاو نووسەرێکی بەتوانا بووە لە بواری ئەدەب و مێژوو زمان چەند بەرهەمێکی نووسیوە. دیارترین بەرهەمی ئیبن مستەوفی لەسەر مێژووی هەولێر بووە کە لە چوار بەرەکدا کۆی کردوتەوە. لە پەیکەرەکەشدا ئەو کتێبەی لە ژێر دەستێتی لە ژێرەوەی ئاماژەیان بەوە کردووە کتێبەکە ناوی ئەربیلە.